وەسیەتی ئەویشەو بوو کە تەڵەبەکانی کورد لە سلەیمانی بە لەولێر بە لێرە بە ئەوی پێی کراوە تەوجێیان دەکردن بچن بخێنن. یەکێک لەوانە مامی منە کە محەممەد قوچیە پێشی ئەوەی داچی بگاتە هەولێرێ جەنازەی خەیروڵای دەگاتە هەولێرێ ئێدام کران لە بەغدا. لە 22 ساڵی 1946 لە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری کوردستان ڕاگەیەندرا. ئەو ڕووداوە ژمارەیەکی زۆری تێکۆشەر و نیشتیمان پەروەرانەی لە هەموو پارچەکانی کوردستان بۆ لای خۆی ڕاکێشە، بە تایبەت لە باشووری کوردستانەوە، ئەوانەی کە لە ژێر گوشار و پەلاماری ڕژێمی پاشایەتی عێراقیدا بوون. ئەوان لە مەهابات ڕۆڵێکی گرنگ و تایبەت بە خۆیان گرتە ئەستۆ. لەناو ئەو خەڵکە شۆڕژێڕەدا 4 ئەفسەری کورد کە لە سوپای عێراقدا بوون پێشتر پەیوەندیان بە شۆڕشی دووەمی بارزانەوە کردبوو، لەگەڵ پێشمەرگە بارزانیەکاندا خۆیان گەیاندبووە کۆماری کوردستان. عزت ساڵی 1943 التحاقی کردووە بە بارزان، ضابط ارتباط بوو لە بینی بارزان و بینی بەغدا. پاشان ساڵی 1945 حرەکەی بارزانی دەستی پێ کرد، ئیشتیراکی لە حرەکەی بارزان کرد. ئەوە بوو لە وەختە جومەتی گەورە جاش و خوفروشی کورد لەگەڵ حکوومەتی عێراق محاربەی حرەکەی بارزانی کرد، مەجبوور بوون بچن بوو مەهاباد جمهوریەی مەهاباد تەشکیل بوو، التحاقیان بە جمهوریەی مەهابادیان کرد. شەهید خەیروڵڵا کاتی کە ئیلتیحاقی کرد بە شۆڕشی جلکی عەسکەریەکانی لە ماڵی مەلافەندیدا کەن لەوێن دەرێ جلکی کوردیاندایە پەیوەندی بە کۆماری مەهاباتی کرد، پەیوەندی بە بەرزانی کرد. محەممەد قوچی لە هەولێرەوە نەقڵە بێ بۆ تەجنیدی ڕەواندز لەوێ لە ساڵانی 45 خولیای کوردایەتی لە لای دروست دەبێەوە پەیوەندی ئەکا بە بەرزانی نەمر و بە شۆڕشەکەیەوە و هەر لەگەڵ ئەوە کاتێکە چۆتە مەهاباد لەگەڵ قازی محەممەد و لەگەڵ براکانی و هاوڕێکانی هەموو بەیەکەوە لەوێ لە کۆماری مەهابادا بن و ئەبێتە ئەفسەرێک لە ناو کۆماری مەهاباتە وە جلی ئەفسەری وەرەگرێ. ئەم 4 ئەفسەرە زانایی، پسپۆڕی و ئەزمموی خۆیان خستە خزمەت بنیادنانی سوپای میلی کە بۆ پارێزگاری لە کۆماری کوردستان پێکاتبوو. ئەوان لەگەڵ ژمارەیەک ئەفسەری شۆڕژێڕی دیکە توانای خۆیان بۆ ڕێک و پێکردن و پێگەیاندنی پێشمەرگەی کۆماری کوردستان تەرخان کرد. مستەفا خۆشناو و محەممەد مەحموود قوچی و خەیروڵڵا عەبدولکەریم و عزت عەبدولعەزیز ئەم 4 ئەفسەرە وەک ڕاوێژکاری سەربازی دەست بەکار بوون و هەریەکەیان فەرماندەی بەشێک لە هێزەکانی باشووریان کرد کە پارێزگاریان لەو کۆمارە دەکرد. ئەو شیان پڕۆڵێخ و بشەهرەزایەخ و وی کاری بگەڕین و لەشکرێکی پرێک بێخن تەنسیق لەگەڵ وەزارەتە بەرگریا وی سەردەمیە و ناوێ وەزارەتە بەرگریا کۆمارە کوردستان هاتیە دانان هەفکاری دگەلوانە کو بشین کاری خوب ڕێبە بەنی لەشکری هەر جهەکێ پێتوی با کو ئەو شیابن کارتێکردن باشین بەڕەوانیکردنێ و حتا هێرشکردنێ ژی دنافرێزن پێشمەرگەیدا بۆ ڕێک بێخن. بە ڕووخانی کۆماری کوردستان ئەم 4 ئەفسەرە وەک هەزاران شۆڕژێڕی دیکە لە مەهابادەوە ئاوارەی باشووری کوردستان و شوێنی دیکە بوون و ڕوویان لە باشووری کوردستان کردەوە.
لە پاش خامۆژبوونی کۆمار حکوومەتی عێراق لێخۆشبوونی بۆ کوردانی باشووری کوردستان دەرکرد. ئەو 4 ئەفسەرەش لەگەڵ بەشێک لەوان گەڕانەوە عێراق. بەڵام حکوومەتی عێراق بەڵێنی خۆی شکاند و هەر چواریانی لە 19 حوزەیرانی ساڵی 1947دا لە سێدارەدا. طبعا ئەفیان لۆ هاتبوو هەر چاریان گەڕانەوە لەگەلی لێرە گوتیا تقریبا هەفتێک ماوە لە هەولێرێ خەبەریان لۆ هات وەرنە بەغدایێ وەزیفەی دیتان دەدەنێ على ئەساس کە ئەوانە لە عسکەری سلکی عسکەری دەربێن لە ئەوەی وەزیفەی مەدەنیان بدەنێ کە تاخیر دەبیتن هەر دەستی داچی خێرڵای بە دوایدا دەچیتن کە دەچیتە بەغدایێ کە دەپرسی و دەکاتن دەبینی جیراینا ئەوانە شەرزابت بوون شەرز بوون میرحاج لەگەڵ ئەمە بەڕەحمەت بێ مەڵا مستەفا تو بەس رووسیا تو بۆ اتحاد سوڤێتی تو بۆ اتحادی سوڤێتی زابطەکانی تر چواریان ئەوە بۆ کەیادام کران ئەوی تریش ڕئیس بەکرد بوو ئاسان خۆی شاردەوە لە شوێنێک حتا زۆرۆفەکە گۆڕان و ئەو بوو نەجاتی بوو. وەسێتەکە داچی خێرڵای هینایتیەوە دەچیتن خۆی دەگەینیتە هەرکو بیتن دەگاتە بەندیخانە و دەچتەکن خێرڵا و چاوی پێ دەکەویتن پێی دەرێدایە خەمی مەخۆ ئەمە تازە خەلاص ئەمە ئەمری ئیعدامیان لۆ دەردێتن بەخۆی دەبی ئەگەر عسکەری بیتن ئەوانە دەبی ڕەمی بکرێن نەک ئیعدام بکرێن بەڵام ئەوانە فەسڵ کران ئەو ئەمری ئیعدامیان لۆ دەرهات یعنی لە وەزیفەیان فەسڵ کران ئەوانە هەر چاریان ئەو جا ئەمری ئیعدامیان لۆ دەرچوو. طبعا خەیرڵاش تاقانە بوو بابی سێژنی هینا بوو بەس ئەو کوڕی هەبوو زۆریش نازدار بوو لە کنیان داچیشی وەکو شێتانی لێ هات ئەم لە داپیر مداکم جۆم لێ بووە چوویتە دەرگەی دیفاعی کە نووری سەعید و ئەوانە تێپەڕینە خۆی هاوشتە بەر سیارەی چووە زۆر ڕجای کردیە ڕاوەستایە ڕجای کردی ئەکە ئەمن ئیعدام کەم بەس کوڕەکەم ئیعدام نەکەم بەس بێفایدە بوو ئەو کات وەسیەتنامەکەی دەداتە داچین ئەو وەسیەتنامەیە بە ژنێکە ئەینێرنە دەرەوە دەست ئەکەوێتەوە دەستی ماڵی باپیرم ئێمە چەند ساڵیش هەمان بوو بەداخەوە نسخاستلێکەشمان لابوو بەڵام ئێتر لە هەشتاکانە فۆتا نەمانزانی چی لێ هاو بەڵام بە کۆپی هەیە بە دەقەکە هەرماوە حتا لەسەر گۆڕستانەکەیان لەوێ و دەقەکە نووسراوەتەوە ئامادەیە. پێش لە سێدارەدانیان ئەم 4 ئەفسەرە وەسیەتنامەیەکیان ئاڕاستەی نەتەوەکەیان کردووە. نامەیەک لە شەهیدانی ڕێگای نیشتیمانەوە بەغداد 18 حوزەیرانی ساڵی 1947 لە شەهیدانی ڕێگای نیشتیمانەوە بۆ برایانی میلەتی کوردی خۆشەویست لە دوای تەبلیغی حکمی ئێدام بە 1 ساعت نووسراوە. برایان لە ژیانی ژێردەستی و ئێستعماردا لە نووسینی ئەم نامەیەوە تەنیا 14 ساعتمان ماوە بە پەتی ئێستعمار دەگەینە دنیای ئازادی و گیانمان دەکاتە گیانی پاکی شەهیدانی ڕێگای نیشتیمان. خەیرۆڵڵا عەبدولکەریم. برایان خۆمان زۆر بە بەختیار دەزانین کە بەرامبەر واجبی ملی هیچ دوانەکەوتین. تەنیا نەسیحەتی ئێمە ئەوەیە کە لاوان و نیشتیمان پەروەرانی کورد نیگەرانی زیاد بکەنە نیشانە و یەکێتی بکەنە پەیڕەوی خۆیان بۆ شکاندنی تەوقی ئیستیعمار و ڕزگارکردنی هەموو میلەتێکی مەزلوم بێجیاوازی. مستەفا خۆشناو. برایان دوژمنی جەهالەت بن بە هەموو توانەتان شەڕی جەهالەت بکەن و دوای جەهالەت مەکەون. ئێمە نیشانەی تێکۆشینی میلی میلەتی کوردین لە ساڵی 1947دا. برایانی ئێمە کە ماون بۆ ڕێگای شەرەف تێدەکۆشن پشت بە خودای گەورە میلەت ڕزگار دەبێت. عیزەت عەبدولعەزیز. برایان هاتنمانە بەر سێدارە لە بێدەسەڵاتی و سێودووکردنەوە نەبوو بۆ تێکۆشین بەڵکو هەروەکو سەربازێکی ئازاد تا ئاخرین توانە هەوڵماندا و گەیشتین ئەم نەتیجەیە ئیدی بۆ یەکێتی و بۆ ئازادی بژی کورد و کوردستان. محەممەد قودسی. ئەوان هەدەفیان هەبوو بەس ناوی کورد لە دنیای دیار ببیتن ناوی کورد درەوشەوە بێتن. کوردستانی ئازاد ئەمڕۆ شەقام و مەیدانەکانی
بە ناوی ئەو چوار ئەفسەرە شەهیدا ناودێر کردوون و ناو یاد و ژیان نامە و گڵکۆکانی ئەو شەهیدانە با زیندوی بەرز ڕاگرتووە. قوربانی ئەوان کۆڵەگەیەکی پتەوی ئازادی باشووری کوردستانە.